مردن ئەو شتەیە کە لە ژیانتدا كنت منه تحید لێت لادەدا حەزت نەدەکرد باسیشی بکرێت خۆشت بیرت لێ نەدەکردەوە کە دەشتوویتە ناو گۆڕستان بۆ ناشتنی مردوویەک بیرت لەوە نەدەکردەوە ڕۆژێک دێ ئاوا خەڵکیش بۆ ناشتنی تۆ دێتە ئەم شوێنەوە ذلك ما كنت منه تحید چێ هەیە لە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان هەواڵێکی پێنەگا تەلەفۆنێکی بۆ نەکرابێ نامەیەکی بۆ نەنێرابێ چییە فڵانە کەس مرد فڵانە کەس سەلامەت بوو فڵانە کەس نەخۆشیش نەبوو فڵانە کەس پیریش نەبوو گەنج بوو و زۆر دڵیشی بە دنیا خۆش بوو بەڵام وەجاءت سەکرەت المەوت بالحەق کە مردنەکە هات ئەوەیە کە خوای پەروەردگار یەک لەحظە دوای ناخات یەک لەحظە مۆڵەتی کەس نادا بگەڕێتەوە لای باوکی و دایکی بگەڕێتەوە لای خێزان و منداڵەکانی بۆ ئەوەی وەسیەتێک کە بۆ ئەوەی ماڵ ئاواییان لێ بکە کاتی ئەوەی پێنادرێت داود عليه الصلاة والسلام ملك الموت هات لای لەسەر شکلی ئینسانێک پێی فەرموو من ئەنت تۆ چیت ئەی میوان وتی من ئەو کەسم کە لا ئەهاب الملوک من ئەوم کە لە پادشاکان ناترسم ئەوم کە هیچ قەسرێک و پەنایەک من ناجێڕێتەوە و ئەوەشم کە ڕیشوە وەرناگرم بەرتیل وەرناگرم ئەوەی کە هەمە دەبێ بێتە جێ قال إذن أنت ملك الموت تكواتە تۆ ملك الموتی ئەو فریشتەیەی کە هاتووی ڕحم کێشی قال بلى نعم أنا ملك الموت بەڵێ من ئەو فریشتەیەم کە خوای گەورە ناردوومی ڕحت کێشم قال أتيتني ولم أستعد للموت هاتیت بۆ لام و تا ئێستا خۆم ئامادە نەکردووە طبعا کام خۆ ئامادەکردنا پێغەمبەران عليهم الصلاة والسلام لە هەموو کە زیاتر خۆیان ئامادە کردووە بەڵام حاڵی پێغەمبەران ئەوە بووە عليهم الصلاة والسلام لە کاتێکدا خوای گەورە لە گوناهی ئەوەل و ئاخیری پێغەمبەری خوا خۆش بووە عليه الصلاة والسلام لەگەڵ ئەوەشدا ئەوەندە شەو نوێژ دەکا و دەوەستێت تاوەکو قاچەکانی داوسێ فەرمێ ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا من عەبدێکی سوپاسگوزار نەبم بۆ خوای پەروەردگاری خۆم زیاتریان دەوێ ملك الموت بە داود دەڵێ ئەما ماتە قەریبوکە الفلانی فڵانە خزمەت نەمرد قال بەلا بەڵێ مرد ئەما ماتە جارك الفلانی ئەی فڵان جیرانەشت نەمرد قال بەلا مات بەڵێ ئەویش مرد تدەی کە ئەوە ئاماژە نەبێ بۆ ئەوەی تۆ خۆتی بۆ ئامادەکەی بە چ شتێک دەتەوێ خۆت ئامادەکەی کەواتە براکانم هەر یەکێک لە ئێمە نیمانە جیرانێکی نەمرد بێ کەسێکی نەمرد بێ هەواڵی مردنی کەسێکی نەبیست بێ سوێن بەخوا ڕۆژێکیش دێت هەواڵی مردنی من و تۆ بە خەڵک